تایبەت بە پرسی سیاسی و ئیداری کەرکووک بڕیار بوو وەفدێک لە حیزبە کوردستانیەکانی کەرکووک سەردانی بەغداد و هەرێمی کوردستان بکەن دۆخی شارەکە تاوتوێ بکرێت و گرفتەکانی کەرکووک و بربەستەکانی بەردەم ئاساییکردنەوەی شارەکە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان باز بکرێ کەمی کارەبایی نیشتیمانی و گرانی ئەمپێری مۆلیدە و خزمەتگوزاریەکانی دیکە پرسێکی دیکەی سەردانی حیزبە کوردستانیەکانە. کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی گۆڕان هەنگاوەکانی بەردەم ئاساییکردنەوەی کەرکووک بە گرنگ دەزانن، بەڵام بربەستەکانی نێوخۆ و کێشە و ململانیە سیاسیەکانی نێوان حیزبە کوردستانیەکان بە هۆکارێک دەزانن بۆ کۆتایی نەهاتن بەو گرفتانە. حیزبە کوردستانە چەند کۆبوونەوەیان کرد بەڵام کۆبوونەوەکە هیچ نەتیجەیەکی نەبوو. بۆ نەتیجەی نییە لەبەرەوەی تا ئێستا پارتی ویکێتی بۆ خۆیان ڕێک نەکەوتون لەسەر کەرکووک چۆن لە کەرکووکە ئیشکەن. ئێستاش کەرکووک بەڕاستی بەدەست ئەو ململانەی سیاسی بین پارتی ویکێتیەوە دەناڵێنەوە خەڵکی کەرکووک باجەکەی داوە بۆیە هەر کۆبوونەوە بکرێت تاوەکو پارتی ویکێتی ڕێک نەکەون لەسەر کەرکووک هیچ نەتیجەیەکی نە. بابەتی بەغاش بە حەقەت ئێمە بەغا دەزانین بەغا خۆی وەزعی چۆنە بۆ خۆی و بەغا وەزعی خۆی لە حاڵی کورد باشتر نییە لەبەرەوەی ئێستا بەرە هەڵبژاردنەکانە چ ململانەیەکی زۆری تند لە بینی لایەنە سیاسیەکانی بەغدایە هەیە بۆیە ئەوانش هەر مماتەڵە بە قەزەکانەکەن قەزەکان تەخیرەکەن هەر شتێک بکرێ بۆ کەرکووک ئێستا لەم کاتیان نایکەن تا دوای هەڵبژاردنەکان خۆی ئەوەی کە گرنگ بوو ئەم بابەتە بکرێ ئەو بلیزنێکی حەوت کەسی دروست بکرێ. من پێم وایە سەردەم لایەنە سیاسیەکان ئێستا سەیری بارودۆخی هەرێم و بەغداش دەکەن. پێم وایە ئێستا لە بەغا ڕوئیایەکەی لایەنە سیاسی عەرەبیەکانەوە ئەوانەی عەرەبی شیعەکان بە تایبەتی لەم بارودۆخی نزیکە هەڵبژاردنە هیچ هەنگاوێکی ئیجابی بەرامبەر بە لایەنەکانی کەنانن لە ترسی شەقامی خۆیان و پێم وایە بۆ هەرێمی کوردستانش ئێستا ئەوەی دەیبینن ڕوئیای جیاواز هەیە بەرامبەر بە کەرکووک و ئەو حیزبە سیاسی کە ئێستا زاڵە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بۆ خۆی مقاتعی کەرکووکی کردووە ئەوە ژوای کردووە هەر هەوڵێک لەلایەن کەرکووچەکانەوە بدرێ بۆ لایەن حکومەتی هەرێمی کوردستان پێم وایە پشتگوێ دەخرێ بە حکمی ئەوەی لایەنی سیاسی زاڵ لە ناو حکومەتی کوردستانە مقاتعی کەرکووک دەکات و پێم وانە هیچ هەنگاوێک نەبووە پێم وایە بەربەست بەڕووی ئەو لیزنە حەوکەسەیە ئەم بارودۆخە سیاسی چ لە هەرێمی کوردستانە ئەوە لە چ لە بەغدایە بۆی کە بتوانن هەنگاوێ بنێ. هاوکات یەکێتی ناکۆکی و دووبەرەکی نێوان حیزبە کوردستانیەکانی هەرێمی کوردستان بە هۆکاری چارەسەر نەکردنی دۆخی کەرکووک دەزانێت بەرپرسێکی ئەو حیزبە پێی وایە چارەسەری کێشەکانی کەرکووک لە هەرێمەوە دەست پێ دەکات بۆ بەغداد. تەکردایەتی سیاسی کورد لە هەرێمی کوردستان ئەولەوێت بۆ قەزیەکەی دانێ ئەولەوێتی ئێمە لەگەڵ بەغایە شێشەی خاکە کەواتە دەبێ هەموو تەرکیزێکمان لەسەر ئەم مەسەلەی بێ لەسەر دەسەڵاتی عێراق بێ لە منطقانە کە دەسەڵاتێکی زۆر خراپی بەکارێنێت هێزی ئەمنی ئیداری دۆخی سیاسی هەمووی بە خراپە لە هیچی لە بەرژەوەندی کورد نییە. جگە لە خراپی خزمەتگوزاریەکان لە کەرکووک دۆخی سیاسی و ئیداری لە شارەکە هێندەی دیکە هاوڵاتیانی کوردی نیگەران کردووە. یەکێتی و پارتی ئامادەنین لە پێناو ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و چارەسەری کێشەکان کۆتایی بە ململانەی سیاسی بهێنن و لە سەر مێزی گفتوگۆ دۆخی کەرکووک یەکلایی بکەنەوە و کۆتایی بە خراپی دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری لە شارەکە بهێنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.